خۆڵبارین واتە ڕاماڵینی خاک لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەمێشە بێتە هۆی گواستنەوەی ئەوەی کە دەنکۆڵەکانی خاک لە زەویەوە بگوازرێتەوە بۆ ناوبەرگی هەوایی و لە شوێنێکەوە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر ئەمە یەکێکە لە دیاردە جیهانیەکان تەنانەت تایبەت نییە بە ناوچەکەی خۆمانەوە لە زۆربەی ناوچەکانی جیهان ڕوەدات بەڵام ئەوەی جیاوازە لە ناوچەکەی ئێمەوەتانەیە کە ساڵانە زیاتر لە 10 جار و 15 جار ئەم حاڵەتە ڕوەدا لە ڕووی زانستیەوە کە دەستگای ناسا باسی کردووە لە ساڵەکانی 2009 تا 2015 ساڵانە لە عێراقا نزیکەی 360 جار دیاردەی خۆڵبارین ڕووی داوە بۆ ئێمە حاڵەتێکی ناسروشتیە بەداخەوە کە تووشی ئەم وڵاتە بووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەهۆی وشکە ساڵی کە زۆربەی جار تووشی ناوچەکانی عێراق بێ بە شێوەیەکی گشتی خۆی دیاردەی خۆڵبارین پێکاتووە لە چەند دەنکۆڵەیەکی خۆڵ کە قەبارەکان جیاوازە بۆ نمونە گەورەترین قەبارەیان ئەکەوێتە نێوان 10 تا 500 مایکرۆن کە ئەمە تیرەکەیەتی نە قەبارەکەی ئەوانە تا ڕادەیەک تا ئاستێکی زۆر کەم بەرزە بنەوە و زۆربەی جار لەسەر خاک ڕێیەکەن لەسەر زەوی ڕێیەکەن بەهۆی بەهێزی باوە و دووەم جۆریان ئەوەتانەیە کە تیرەکەیان ئەکەوێتە نێوان 2.5 تا 10 مایکرۆن کە ئەمانە هەندێک جار تا کیلۆمەترێک زیاتر بەرزە بنەوە بەڵام دوای ماوەی 12 سعات دابەزێتە سەر زەوی ئەو نشێتەوە و مەترسیدارترین جۆریانەوەتانەیە کە قەبارەی یان تیرەیان ئەکەوێتە نێوان 0.1 تا 2.5. خۆی بۆ دوو هۆکاری سەرەکیە گەڕێتەوە دیاردەی خۆڵبارین هۆکارەکەی هەندێک جار سروشتیە و هەندێک جار کردەیە واتە لە ئەنجامی چالاکیە ناتەندروستیەکانی مرۆڤ ئەنجام ئەدرێت یعنی بۆ نمونە پرۆسە سەربازیەکان پرۆسە کشت و کاڵەکان بۆ نمونە لەم دوایە شەڕی داعش هۆکارێک بوون بۆ خۆڵبارین بەڵام ئەوەی لە سروشت بە شێوەیەکی سروشتی ڕوئەدا لە هەرێمی کورسانە هەرێمی کورسان بەرپرس نییە لەسەری یان عێراق بە شێوەیەکی گشتی بەرپرس نییە لەسەری بەداخەوە ئەو خۆڵبارینە لە بیابانی عەرەبیەوە بۆمانەتێ زۆرجار هەروەها بیابانی ئەفریقیەوە ئەم دیاردەیە زیاتر لە ناوچە وشک و نیمچە وشکەکانە ڕوەدا بۆیە بەشێکی زۆر لە هەرێمی کورسان بە تایبەتی ناوچەی گەرمیان معەڕەزە بۆ ئەوەی ئەم دیاردەیە تێدا ڕووی بدا و لەبەر ئەوەی ڕێژەی دابارین تایەکەمە هەروەها ڕێژەی مادەی ئەندامی لە ناو خاکەکەی یاکەمە ڕێژەی شێ لە ناو خاکەکەی یاکەمە ئەمە ئاکا کە خاکەکە شی بێتەوە بە ئاسانی دەنکۆڵەکانی بجوڵێنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و بەهێزی با بگوازرێنەوە بۆ ناوچەکانی تر. بەتەکید نەبوونی کشت و کاڵ و نەبوونی ڕووپێش و ڕێوەکی ئەمە هۆکارێکی سەرەکین بۆ ڕوودانی دیاردەی خۆڵبارین و ئەمەوە ئاکا کە خاکەکە بە شێوەیەکی گشتی شیب بێتەوە و بە ئاسانی دەنکۆڵەکانی بگوازنێن و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی خۆڵبارین کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە ئەمیش بەڵگەیەکە لەسەرەوەی کە بە هەمان شێوە کاریگەری لەسەر تەندروستی ئاژەڵەکان هەیە هەروەها کاریگەری لەسەر هەمەجۆریش هەیە هەروەها کاریگەری لەسەر پێکاتەکانی تری ژینگە هەیە بۆ نمونە کاریگەری لەسەر هەوا یەکێک لە کاریگەریەکانی ئەوتانێ مەودای بینین لە هەوا کەمە بێتەوە هەروەها ڕێژەی دەنکۆڵەکانی خۆڵ لە هەوایە زیاترە بێتەوە کە ئەمیش بەشێکە لە پۆلیوشن یان لە پیسبوون هەروەها ئەمەوە ئاکات کە کاریگەری لەسەر درەختەکانیش دروست بکە لەبەرەوەی ئەو خۆڵانە کە هەان لە ئاسمانەوە ئەنشنەوە دوای ماوەیەک دوای ڕۆژێکیان دوو ڕۆژ هەر هەمووی ئەنشێتە سەر گڵای دارەکان و ملولەی ناو گڵای دارەکان بەگشتی ئەبەسرێت و ئەو کاتە دیاردەی ڕۆشنەپێکاتن دروست نابێت خۆتان نەزان کە دیاردەی ڕۆشنەپێکاتن دروست نەبوو و کاتە گەشەکردن لە ڕووەکەکەیە دروست نابێت.
نسبەت خۆڵبارینەوە بە هەموو ئامێرێکەمە ناتوانین پێوانەی بکەین ئامێری تایبەتی خۆی هەیە بۆیە ئەم ئامێرە ئایرۆکواڵی پێڵێن ئەمە یەکێکە لەو ئامێرانەی کە ئێمە لە ڕێگەی ئەم ئامێرەوە ئەتوانین ڕێژەی هەر دەنکۆڵەیەک لە دەنکۆڵەکانی ناو خاک حساب بکەین یعنی بۆ نمونە بەپێی قەبارەکان کە پێشتر باسمان کرد وتمان سێ جۆر قەبارەیە قەبارەی یەکەمیانەوەتانێت کە تیرەکانی ها لە نێوان 0.1 تا 2.5 و ئەوی تریان ئەکەوێتە نێوان 2.5 تادا و ئەوانی تریان لە 10 تا 500 مایکرۆن ئەوانەی لە 10 تا 500 مایکرۆنە ئەوانە هیچ کێشەیەکیان نیە لەبەرەوەی بە زووی دابەزنە سەرزەوی بەڵام ئەوەی کێشەی هەیە زیاتر قەبارە زۆر وردەکانەوەتە تیریان ئەکەوێتە نێوان 0.1 تا 2.5 مایکرۆن. بۆ چارەسەرکردن ئەوەی لە بەو هۆکارەی کە لە ناو سنووری هەرێمەوە سەرچاوەگرێ ئێمە توانین ڕووپۆشی ڕۆکی زیاد بکەین گرنگیەکی زۆر بە کشت و کاڵ بدەین و هەروەها چاندنی نەمام کە ئەمە بێتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی دیاردەی خۆڵبانین کە لە ناو سنووری هەرێما ڕوەدا ئەم کێشەیەکو ئاماژەمان پێی کرد لە بیابانەکانی عەرەبیەوە زیاتر ڕوئەدا هەندێک مادەی ئەندامی هەیە ئەتوانین لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە دابین بکرێت و پێشتر حکوومەتی عێراقی لە پێش 2000 هەندێک مادەی پۆلی ئەتیلینی بەکارەهێنا بۆ کبکردنەوەی ئەو خۆڵبارینە و هەندێک جار نەوتی ڕەشی بەکارەهێنا بەڵام ئەمە دژی ژینگەیە ئێمە لەگەڵەوەیانی نەوتی ڕەش بەکار بهێنێ بەڵام هەندێک مادەی ئەندامی هەیە ئەبێت تێکەڵ بکرێت لەگەڵ خاکەکەیە بۆ ئەوەی ئەو خۆڵبارین نەمێنێ هەروەها تەنانەت پاشماوەی دار و دارستانەکان پاشماوەی درەختەکان کە ئەمێنێتە وشکە بێتەوە ئەوە جۆرێکە ئەتوانین بیهاڕین و بڵاوی بکەینەوە لە ناو ئەو بیابانانە بۆ ئەوەی دیاردەی خۆڵبارین کەم بکەینەوە لەو ناوچان.